تاکێک لە خێزاندا گەورابێ و هەر ئەو خێزانەش کۆمەلگایەک پێکدێنێ و هەر گرفت و ئارێشەیەک لەناو خێزاندا ڕووبدات ئەوە کاریگەری لەسەر کۆی کۆمەلگا و لەسەر دەوروبەر و ئەو ژینگەیە دەبێت کە مرۆڤتەی دادەژی. زۆر گرنگە بزانین هۆکاری کێشە خێزانیەکان چین لەم سەردەمەدا و چ شتێک گوای کردووە کە هەتا بێت ئامارەکانی جیابوونەوە و لێکترازان و کێشە کۆمەڵایەتیەکان بێت زیاتر ئەبێت. ئێمە لەم تەوەرەدا لە هەولێرەوە میوانداری شارزایەکمان کردووە باس لەو گرفت و ئارێشانە دەکەین کە ڕوبەڕووی خێزان دەبێتەوە و گرنگترین ئەو ڕێگا و چارەسەریانە چین بۆی کە خێزانێک لە هەڵوەشان و لە ترازان بگەڕێنینەوە. میوانەکەمان لە هەولێرەوە ئامادەیە کە بەڕێز کوردستان ڕسوولە نووسەر و پەروەردەکارە مامۆستا سڵاوی خوات لێبێ و کاتت باش. سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. گەر باسێک لە کێشە و گرفتی خێزانی بکەین، چ کاتێک کێشە و گرفت ڕوو ئەدا و سەر هەڵ ئەدا و زۆر ئەبێ لە کۆمەلگادا؟ زۆر بەڕێزی سپاس بۆ میوانداریت. چ کاتێک گرفت و کێشە لە خێزاندا ڕوو دەدات، ئەو پرسیارێکە کە زۆر پێویستە هەموو ژنومێردێک لە خۆی بکە کە چ کاتێک کێشە و گرفتەکان لە خێزان ڕوو دەدەن. ئەو کاتەی کە ژنومێردەکان هاوسەرەکان گفتوگۆ و حیواریان نەما بەیەکەوە، ئەو کاتەی کە بڕیاریاندا هەریەکەیان بە حەز و خولەی خۆیان تەسەڕوف بکەن، ئەو کاتەی هەریەکەیان بڕیاریاندا بە دوای ئارەزوەکانی خۆیان بکەون، ئەو کاتەی کە تێنەگەیشتن خێزان موەسسەسێکی زۆر گەورەیە دەبێ بیپارێزن و ئەوان بڕیارێکیان نەداوە کە لەسەر ئەساسی کۆمەڵێک ئارەزوو، کۆمەڵێک زەوقی ئینسان و کۆمەڵێک بڕیاری ئینسان بێ، بەڵکو بڕیارێکیان داوە کە خێزانێک پێک بێن و شتێکی زۆر گەورە بکەن لە ژیاندا. لەو کاتەدا کێشەکان دەست پێ دەکەن و لە هەمووشی گرنگتر کاتێک خێزانەکان واتە هاوسەرەکان لەسەر مەبدەئی دین و لەسەر بنەما ڕئیسیەکانی دین خێزان پێکەوە نانێن و نازانن دین داوای چی لێ کردوون بۆی ئەو خێزانە بە جوانی بەڕێوە ببن. ئەوە هەرە گرنگترین ئەو کارانن کە دەبێتە خۆی ئەوەی کە کێشە لە خێزان سەر هەڵ بدات. باش کوردستان خان باسی ئەو خاڵی کە کێشەکەی لێ دروستە بێ باسی ئەوەت کرد کە حیوار و گفتوگۆ لە نێوان ئەم دوو هاوسەریان نامێنێ. با من ئەوە بپرسم، ئەی هۆکاری ئەوە چییە ئەم دوو کەسە کە لە ژێر یەک سەقفاژین ئەگەێنێ بۆ خاڵی کە ئیتر حیوار و گفتوگۆ لە نێوانیانە نامێنێ؟ طبعاً ئەوە زۆربەی ژن نسکاڵای لەدەست پیاوەکەی هەیە کە پیاوەکەی گوێی لێ ناگرێ و قسەی لەگەڵ ناکە. زیاتر ئەم شتە لەلایەن پیاوانەوە ڕوودەدا، لەلایەن ژنانی شەو ڕوودەدا بەڵام کەمتر، زیاتر لەلایەن پیاوانەوەیە. ئەویش لەبەرەوەیە کە پیاو زۆر لەلای گرنگە کە ڕێزی بگیرە لە ماڵەکەدا، ئەوە خاڵێکی زۆر گرنگە. جا هەر شتێک زەرەر بەم بابەتە بگەێنن ئازاری ژن دەدا. بۆ نمونە ڕەخنەگرتن، یعنی تێبینی سەرنجدان، شکاندنەوە، زەمکردنی، لە کەسایەتیدانی، هەرێک لەو شتانەی کە مانای بێڕێزی دەدەن وا لە پیاو دەکا کە هەرگیز گوێ لە ئافرەتەکە نەگرێم. تەبەن وا دەزانێ بەمە تۆڵەی کردوێتەوە، بەڵام بەمە زەرەرێکی زۆر گەورەی لە خێزان داوە، چونکە هەردووچیان غەڵەت دەکەن. هەم ژنەکە ئەم بێڕێزەی کەدەیکا هەڵەیە، هەم پیاوەکەش کە ڕوبەڕووبوونەوەی ئەو بابەتەی بەو شێوازەیە کە گوێ ناگرێ دەبێتە هۆی ئەوەی زەرەرێکی گەورە لەو موەسسە گەورەیە بدرێت. لە کۆتاییدا ئەوانە ڕەنگە بەیەکەوە بژین، ڕەنگە خێزانەکەشیان تەواوکەن، بەڵام لە کۆتاییدا هیچیان پێشکەش نەکرد و خێزان نەبوون و موەسسە نەبوون و کاری جوانیان نەکرد و خێزانێکی هەڵوەشاو بوو و لە یەکتر دوور کەوتونەتەوە بە فکر. بۆیە ئەمانە هەمووی مشکلێ زۆر گەورە دروست دەکەن. بۆیە زۆر گرنگە ژن ئاگای لەوە بێ کە تایبەتمەندی پیاو بپارێزێ کە نابێ ڕەخنە و بێڕێزیکردن و ئەو شتانەی بەرامبەر بکە کە دەبێتە هۆی ئەوەی کە پەنا بۆ ئەو فعلە ببا. و پیاویش دەبێ وریا بێ کە خێزانەکەی نەگەینتە و ئاستەی کە هێندە گلەی و ڕەخنەی هەبێ بێ بگاتە ئەو مەرحەلانە و ئەو شتانە بکە. بۆیە زۆر تێبینێکی گەورەیە کە سەرەتاکەی کە ژن بەم شتە دەستی پێکردو پێشتر پیاو کارکتەری ئەم بەشە بووە کە ژنەکەی
هێمار کردووە یاخود شتێکی بەخسە نەکردو یاخود لە شتێکدا گەڕاوتەوە بۆ برادەرەکانی نەگەڕاوتەوە بۆ خێزانەکەی خۆی گەڕاوتەوە بۆ قسەی بنەماڵەکەی نەگەڕاوتەوە بۆ قسەی دایکی دەبێت زۆر وریا بێ پێشتر خێزانەکەی نەگەینتە ئەو ئاستا کە خێزانەکەشی گەیشتەوە ئاستە پیاوجارێکی تر دووبارە پرۆسەی گوێنەگرتنەکە زیاتر گەورە دەکا و زیاتر ئیهمالی دەکات و زیاتر خێزانەکە تێک دەچێ و زەرەری گەورەش لە هەردووچیانە لە یەک لایەن نییە یعنی ئەو کۆمەڵگەی مە لە ڕابردوو وای دەزانی کە ئەم زەرەرە تەنها لە ژنە بەڵام بەداخەوە ئەو بیربۆچوونە زۆر هەڵەیە زەرەر لە هەردووکیانە ئەگەر هەردووکیان بستنە پرۆسەیەکی دیکەی هاوسەرگیری ناچارن لەوێ خۆیان چاکەن کەواتە مشکلەیەکی گەورەیە کە من هەر ئیشم خۆ چاکردن بوو ئەی بۆ لە قۆناغی یەکەم خۆم چاک نەکەم ئەگەر لە دووەمیش خۆی چاک نەکات دووبارە زەرەر بەم شێوازە هەر بە زەرەر دەڕوە یاخود جاری وا هەیە بەرامبەر بێدەنگ دەبێ یاخود تەحملی ئەو وەزعە دەکا بەڵام مافی خوراوە ماف خوراندنی بەرامبەری شتێکی زۆر گەورەیە یعنی دنیای و قیامەتی زیانێکی زۆر گەورە لە ئینسانەکان دەرەکە لە هەر بەشێکی ژیانت مافی بەرامبەر بخۆی بۆیە ئەم پرۆسەیەکی زۆر پڕمەسئولیەتە زۆر پرۆسەیەکی گەورەیە بە هەوەنتە تەماشاکردنی نابێ یعنی قەت نابێ ئێماوە تەماشای بکەین نابێ بەو ئاسانیە نابێ بەم سەرەتاییە نابێ بەم عەقڵە سەرەتاییە سەیری ئەم پرۆسەیە بکەین چکەمە پرۆسەیەکی زۆر گەورەیە زانا و کەڵە زانای گەورە و ئینسانی مەزنی تێدا هەڵدەکەوێ مرۆڤانێکشی دەردەکەوێت کە لە سزن و لە شەڵتەر و لە شوێنەکان و تووشی هەڵەبوونە و بوونەتە بار بەسەر کۆمەلگاوە بوونەتە بار بەسەر خێزانەوە ئەمانە و مجتەمەعی ئێمەی پێکهێناوە کە لە خێزانەوە دەست پێ کردووە خات و کوردستان باسمان لەوە کرد کە ڕەنگە هەر خودی کێشەکان ناو خێزانەکانەوە بە هۆی هەندێک لە تێنەگەیشتنەوە ئەمە ڕوودا بەڵام هەندێک گرفتی ترمان هەیە زۆر جار دەوترێت بەهۆی و بارودۆخێک کە خێزان ڕوبەڕوێ بێتەوە لە باری ئابووری لە کێشە کۆمەڵاتیەکان لەو ژینگەی کە دەوروبەر هەیەی لە دەستێوەردانی لایانی سێم و لایانی خێزانی هەر یەکێک لەو دوو هاوسەرە ئەمانە ڕۆڵان هەیە لە زیاتر بوونی کێشە لە نێو خێزاندا طبعا ئەم گرفتانەی بەڕێزت باست کرد گرفتن بەڵێ بەتایبەتی گرفتی ئابووری گرفتێکی زەقا کە بەرەوکی خێزانەکان دەگرێت بەڵام دەستێوەردان و ژینگە ئەمانە گرفتن بەس من بە بیربۆچوونێکی ترم هەیە پێم وابێ ئەگەر ئینسان جوان پەروەردەی دەرونی خۆی بکە و حکمەتی هەبێ خۆی فێرە حکمت بکە خۆی فێرە ئەو بکە کە چۆنی حتا ئەو گرفتانی کە تووشم بۆ هەڵەنە و چۆن لە خۆمدا چاکیان بکەم و لە دەوروبەر کە دەوروبەر دەستێوەردان دەکەن ئایا دەوروبەر چییە دەستێوەردانیان چییە زیانەکانیان چییە چیان ڕاستە چیان هەڵەیە گوێ لە چی بگرم گوێ لە چی نەگرم چیان باشە چیان هەڵەیە و ئایا من لە ڕووی ئابووریەوە سەرمایەکەم چەندە چۆن ئیداری ئەو سەرمایە بکەم چۆن ئیشکەم چۆن اقتصادی بژیم چۆن چاو لە خەڵک نەکەم لە ڕووی مادیەوە کە خەڵکێک دەوڵەمەندە ئەمانە هەموویان ئینسان دەتوانێت بیربۆچوونێکی جیاوازیان بۆ دابنێ ئایدیای نوێیان بۆ دابنێ نەبنە گرفت بەس کاتێک دەبنە گرفت بۆ مرۆڤێکی لاوازە ئەمە مرۆڤێکی لاواز ئەم شتانەی توش دەبێت کە ئەوە لانی مادیەکە دەبێتە مشکلە چکە لاوازە لە بەردەم بینینی مادەدا لاوازە لە بەردەم پڕکردنەوەی پێداوەستەکانیدا لاوازە لە بەردەمەوەی ئیسرافی کردووە لە زۆر شتدا بڕۆ هەر لە هەر خێزانێکەوە بگرە کە ئێستا کێشەی مادیان هەیە بڕۆ پێدا بڕۆ لە شوێنێک لە شوێنەکانی ژیانیان یان ئیشیان نەکردووە یان ئیشیان کردووە مەسروف بوونە یان نەیانزانیوە پارەکەیان لە شوێنی خۆیدا بنێن یان پارەکەیان لێ خوراوە یعنی ئەو گرفتانەیە کە ئەوانەش هەمووی ناسەقامگیری و ناتەواوی کەسێتی ئینسانە بۆی دەبێ ئەو شتانە چا بکرێ یعنی ئەوە نییە خوا ڕزقی پێ نەدابێ ئەوە نییە هەوڵی دابێ و ڕزق نەهاتە بێش جوانیە بەس کە هاتووە نەیزانیوە بە جوانی سەرفیکە نەیزانیوە جێگای پێ بگرێ نەیزانیوە ژیانێکی خۆشبەختی پێ بۆ خۆی پێ دروستکە بیری کردوتە دەبێ خانوەکەی وەکو خەڵک بێ ماڵەکەی وەکو خەڵک بێ جلەکەی وەکو خەڵک بێ خواردنی وەکو خەڵک بێ سەفرە و سەیرانی وەکو خەڵک بێ گەشتی وەکو خەڵک بێ یان ئەوە تا هەر ئیشی نەکردو یعنی سەدمەی هەیە لەگەڵ ئیشکردن لە ئیشکردن دەترسێ چونکە ئەوەشمان هەیە ها ئێمە گرفتێکی دەرونی ئەوەیە کە زۆر جار مرۆڤەکە لە ئیشکردن دەترسێ سەدمەی لەگەڵ ئەو بابەتە هەیە کە ئەوەی بۆ چارە سەر دەکەی ئیش دەکا کە ئیش دەکا لەوانەیە ساریەکەی لە گوێ لەم بێ بڵێ ئیش نییە من پێم وانییە لە ژیاندا ئیش نەبێت پێم وایە ئینسانەکە کوالیتی نییە بۆیە ئیشی نییە
واتە بەهرەی نییە لێ هاتووی نییە شت نازانێ خۆی فێرە شت نەکردووە ئەمە مۆزوعن جا حتا لە ڕووی ژینگەشەوە کە ئێمە لە ژینگەیەک پەروەردە بووینە کە هیچمان ژینگەکانمان ژینگەیەکی پەروەردەی نەبووە زۆرتر ژینگەی بەخێوکردن بووە بەڵام خۆ ئێمە ئێستا دەتوانین خۆمان بگۆڕین ئێمە ئێستا لە هەر کەسێک زیاتر دەزانین حەق ڕاست چ شتێ حەقە و چ شتێ ناحەقە دەزانین هەڵەکانمان لەکوێ و شتەکانمان ڕاست و هەڵی چیە ئێمە ویژدانێکمان هەیە شتەکانی پێ بپێوین عەقڵێکمان هەیە فێری بووینە دەوروبەر و کۆمەلگا دائیمەن تێبینی هەیە لەسەر شتەکانمان دەبێ بزانین حتا کە دەوروبەر لێمان تێناگا یاخود بە نەوعێک لێمان تێنەگا ئەمانە هەموو نامەیەکن بۆ ئێمە کە پێمان دەڵێن تۆ هەڵەت هەیە ئێمە هەڵەکان چا دەکەین یاخود دەستێوەردانی دەوروبەر یعنی لە عائیلەکانەوە لە خێزانەکانەوە یان پێم خۆشە بەڕاستی ئەو شتە سەیرە ڕوونکەمەوە کە کچەکە هەر لە سەرەتای زەواجەوە کە زەواج دەکا یعنی ئەو دقی کە زەواج دەکا پێشتر ئامادە کراوە کە بەرەو جەنگێک دەڕوا کە خێزانەکەی پیاوەکەیەتی کە ژنەکەی و کە دایکەکەی و کە خوشکەکانی و کە باوکێتی ئەم ژنا وابیر دەکاتەوە بەرەو لای کۆمەڵێک دوژمن دەڕوا هەرگیز ئەو پارادایمەی نییە لە ژیاندا بڵێ من وا دەڕۆم بەرەو لای خێزانێک کە دایک و باوکی دووەم و خوشک و برای دووەم من بە زۆرێکی تر تەسەڕوف کەم بە زۆرێکی تر تەعامل کەم کەسایەتیم بە زۆرێکی تر بێ ها مشکلەیە هەیە لەبەرەوە کە دێ بە دیوێکی خۆک و خوشک و براکانی تەسەڕوف دەکات لەگەڵ ئەوان وەکو دایک و باوک ئەوانیش ئەگەر نەبنە خوشک و برا و دایک و باوکی خۆی بەڵام تا حدێک خۆشیان دەوێت تا حدێک احتیمام پێدەن تا حدێک لەگەڵی باش دەبن پەیوەندیەکە دروست دەبێت کە براغی پەیوەندی بریتێلەوەی کە ئێمە ئینسانێکی وانە بین جاکە ئینسان دێ لەگەڵ کەسی بەرامبەر بێفەرقا بێ بیرکردنەوەی خراپە بێ تێبینی و سەرنجدانە لەسەر شتە خراپەکان بەرامبەریش وردەوە خراپەکەی دادەنێ ئەگەر بڕیاری دابێ خراپێ ئەگەر واتێگەیش بێ هەموو بووکەکان کە دێنە ماڵەکەەوە خراپن یاخود زاوا هەر خراپە هیتی ئەم شتانە دەبێت لەگەڵێتتر ڕاستکەینەوە کاتێکیش دەستێ وەردەدەن دەبێت بزانی ئایا دەستێ وەردانەکەی ئەو شتێک کە دەڵێ ڕاستە ئەگەر ڕاستە جێبەجێ دەکەم ئەگەر هەڵەیە گوێ لێ ناگرم جا ئەمە چ بۆ ژن چ بۆ پیاو ئەگەر پیاو گوێ لە خێزانەکەی بگرێ یان ژن گوێ لە خێزانەکەی خۆی بگرێ وەشتەکە هەڵە بێ یەکسەر دێ بزاننەوە ئەو خێزانە تێک دەدا ئەو ماڵە تێک دەدا و دەبێت بۆیان ڕاستکەنەوە کە پێیان بڵێن ئێمە پێمان خۆشە ئێوە دەوری باشتان هەبێ دەوری ئەوەتان هەبێ کە ژیانمان لەگەڵ ئاسانکەن ئێمە سەرەتای ژیانمانە لە شتەکان تێناگەین زۆر باش یارمەتیمان بدەن ئابەم ڕۆح و نەفسێتە تەعامل لەگەڵ ماڵە خەزوران و ماڵە بابەکانکەی بۆ شێوە مشکلەکان دروست نابن بۆی دەستێوەردانیش من ئاوا دەیبینم بە دیوێکی زۆر ئیجابی بە دیوێکی زۆر بیرکردنەوەیکی باش بڕوانی شتەکە بەڵام ئافرەتەکە دەڵێ هەموو شتێک تێک چووە هەموو شتێک خراپ بوو لەسەر لە نوێ دەستێ بکەوە لەگەڵیان دووبارە پێ لە نەفسی خۆت بنێ یان پیاوەکە بە هەمان شێوە وەرە جارێکی تر بەرنمەیەکی نوێ دەست پێ بکەوە ژیانێکی نوێ دەست پێ بکەوە لەگەڵیان خانەوادەکان باش دەبنەوە ئەکرێ ئێمە خێزانێک لە سەرەتای دروستبوونی تا کۆتاییەکەی بڵین نابێ هیچ کێشەیەکی تیابێ ینی ئەم بیرکردنەوەی تەندروستە ویان ئەو کێشانە چین کە ئاساییە هەبن و ئەو کێشانە چین کە نابێ هەبن هێڵی سوورن چونکە خێزانەکە هەڵەوەشێنێ خێزان لە سەرەتای دروستبوونی و هەتا کۆتایی دەکرێت هەزاران کێشەی هەبێ یعنی کێشەیەک و دوو نییە هەزاران کێشە دەکرێت هەیبێ زۆر شتێکی نۆرماڵە شتێکی زۆر ئاساییە کێشە لە بابەتەکەدا ناوی کێشە نیە ناوی پرسە پرسێکت ڕوبەڕووبۆتەوە پرسیش لە پرسیارەوە هاتووە کەواتە هەموو پرسیارێکیش وەڵامێکی هەیە و لێرەوە دەگەینەوەی هەموو کێشەیەکیش چارەسەرێکیە ئێمە دەگەینە ئەو مەرحەلەی کە لە ژیاندا نییە کێشە نەبێ بەس من بە کێشەی دانانم بە پردەبازێکی سەرکەوتنی دادەنم بە بەرەو پێچوونی پەیوەندیەکانمی دادەنم بەڕاستکردنەوەی بیر و باوەڕەکانمی دادەنم بەوەی دادەنم کە زیاتر لە یەکتر تێدەگەین دوای و کێشەیە زیاتر یەکتریمان خۆش دەوێت بە لەم کێشەیە بۆیە بەداخەوە کە خێزانەکان وا تێگەیشتوونە کە نابێت کێشە هەبێ ئەسڵەن پێناسەی ژیان بۆ ئەم بابەتەش هەڵەیە ینی هەموو خەڵکی وا تێگەیشتووە ژیان بریتێ لە خۆشی و شادی نەخێر ژیان بریتێ لە تێپەڕاندنی کۆست و لەمپەرەکان یعنی ئەوە مشکلێکی گەورەیە کەواتێگەیشتونە ژیان بریتێ لە خۆشی و خۆشبەختی و ئیلا دەبێ خۆشی بێ نەخێوانە ژیان ئەم کۆست و لەمپەرانە دەبێت تێپەڕێنی جا بەشێک لە پرۆسەی ژیان کە لە 20 ساڵیەوە ئینسان زەواج دەکا خێزانی دەست پێ دەکا ئەمە کێشەی تێدا دەست پێ دەکا چونکە تۆ دوو تەبیعەتی جیاوازی ئەو جا منداڵەکان دێنە ساحەکەەوە تەبیعەتی جیاوازن ئەو جا خانەوادەکان تەبیعەتیان جیاوازە کەسایەتیان جیاوازە بیرکردنەوەیان جیاوازە ئەمانە هەمووی تەناقوزاتی فکری دروست دەبێت گرفت دروست دەبێت پێرسەیرا دڵت دەشکێ ناڕەحەت دەبێت دڵشکانەکان پێت دەڵێن نابێت دڵت بشکێ
بیرکردنەوە جیاوازەکان فێرە دەکا بزانی کە مرۆڤەکان لە یەکتر جیاوازن بیر بۆ چوونی جیاوازی خەڵکو و تێڕوانین جیاواز لە مۆزوعەکاندا لەسەر بابەتەکانی دۆ کە زۆرت پێ ناخۆشە گەورەت دەکەن دەبێ فێربی بزانی تا چەند ئەو شتە گرنگە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانتا لە سەرەتای ژیان زۆرێکە لە ناوەڕاستی ژیان زۆرێکە لە کاتێ منداڵەکان دێنە ساحەوە زۆرێکە کاتێک گەورە دەبن زۆرێکی ترە کاتێک دەگەنە مەرحەلەی زەواجیان زۆرێکی ترە لە هەموو سەردەمەکاندا تۆ پێویستت بەوە هەیە کە ژن و مێردێکی سەرکەوتوبی ئایدیای نوێت هەبێ بۆ هەموو قۆناغەکان خۆت ئامادە کردبێ بە هەموو هەستەوەرەکانتەوە بە هەموو بیر باوەڕەکانتەوە کاتە ناکرێت ژن و مێرد خوێنەر نەبێ بە قووەت نەبێ زیرەک نەبێ دەورات نەخوێنێ خۆی بەرەو پێشەوە نەبە چونکە ئەمانە ئەم هەموو قۆناغا هەمووی ئامادەکاری دەوێ بەڕاستی ینی بەلامەوە سەیرەکە ئێمە وا تێڕوانین بکەین بۆ شتەکان کە مرۆڤەکان منداڵەکان بەخێوکەین و دوایی گەورە دەبن خوان عقڵ دەبن نەخێوانیە دەبێت دایک و باوک عقلی ئەوەی پێ بێ کە منداڵەکەی پێ عاقڵ بکە پێ تێگەیشتوو بکە ینی ئەمە پێ دەوتێ خێزانێک سەرکەوتوو ئەگەر نەمە خێزانێکی ڕەشۆکیمان هەیە کە هیچ شتێک ناکە هیچ گرفتێکی نییە هەموو شتێک بەڕێ دەکا ئێمە ئەمە مناڵێکی ڕەشۆکی لێ دەردەچێت دەبێت شتانە بزانین بەڕاستی ئەگەر نە هەر دەبێ بەڵام بەم کوالێتیە و بەم شتە جوانە نابێ جا ئەم کێشانەی کە لە خێزانەکان سەر هەڵدەدەن و گرفت دروست دەبن ئەمانە شتی ئاساین بەڵام کۆمەڵێک کێشە هەیە حتا بکرێ نابێ هەبێ یەک لەوانە مەوزوعی خیانەتە واتە ژن و مێردەکان نابێ خیانەی زەوجیان مەسەرەن عیلاقات ئەم شتانەیان لەگەڵ یەکتر هەبێ یەکێکی دیکە لە شتەکان نابێت نانی حرام بخۆن نانی حرام بێننەوە ئەمانە مشکلەی گەورن لە خێزانەکە دەواتە پیاوەکە قومارکە یاخود پیاوەکە ئیشی خراپکە ئەمانە چکەوانە شتی خواین کە ئەو خێزانە تێدا فەشەل دێنی تۆ هەرچەند بە کوالێتی بەرز بیبەی تۆ هەرچەند ئیشی بۆ بکەی ئەمە ئەم خێزانە سەرکەوتوو نابێ ئەم نانە حرامە لێ ناگەڕێت کە هەرگرفت دروست دەکا بۆ ئەوەی کە ئەم ژنایان ئەم پیاوە بگەڕێتەوە ئەم کارە واز دەبێنی ئەوەش تەبان خەبەرێکە یا مەسەرەن مەوزوعی خیانەت کە دڵەکان دەستنە ئاراستەیەکی تر کە دەزانێتەوە کەسی بەرامبەر هەرگیز ئەو شتێک پێ قبول ناکرێت ناتوانێت قبولیکە یان دەگاتە مەرحەلەیە کە ئازارەکە زۆر گەورەیە لەسەرێ ینی یان شتی تر ئەوەیە کە مەوزوعی تونند و تیژی گەورە و ئازاری گەورە کە دەبێتە سەدمە لەسەر مرۆڤەکان و دوایی لە دڵیدا دەمێنێتەوە بۆ هەتای هەر باسی دەکاتەوە هەر بەدەست ئەوە دەناڵێنی ئەوانە مشکلەی گەورەنا یعنی ئەوەی کە باسم کە سەرەتای بەرنامەکە بێڕێزی گەورە بەرامبەر بە یەکتر ئەوانە نابێت لە خێزاندا هەبن ئەگەر هەش بن دەبێت ئێمە ئەوە بزانین کە بەرامبەر هەڵە دەکات تەقبولی ئەوە بکەین کە بەرامبەر هەڵە دەکات بەڵام لامان ڕاست نەبێت کە ئەو شتە دەکات واتە بۆی ڕاستکەینەوە کە ئەو شتە هەڵەیە بە زمانێکی ئەکادمی بە زمانێک کە ئەو لێ تێدەگا بە زمانێک کە ئەو گوێمان لێ دەگری بە زمانێک کە ئەو دڵی دادنێ لە کنمان بەو زمانە قسەی لەگەڵ بکەین چاچیکەینەوە بزانین بەڵام ئەوە بزانین کە بەرامبەر هەڵە دەکات ئینسانە ڕێی لێ تێک چووە نازانێ وا فێر بووە واتە ڕاستی کەینەوە بەس کە ڕاستی دەکەینەوە بەو زمانە ڕاستیکەینەوە کە تاسیر لەو کەسەرەکە ئێمە زمانێکی ئەکادمیمان نییە بڵێن ژنەکە پیاوەکە بەو شتە تێدەگا هەسەیرکە هەموو زمانەکانی لێ بەکاربێنە زمانی نەرمونیانی زمانی تێگەنی ئەوەی کە بە حکمەتەوە قسەی بۆ بکەی هەوڵ بدەی کە ئەو قسە بکەی کە تاسیر لە ئەو دەکا ئەو هەڵسکەوتنەکەی کە ئازاری ئەو دەدا بە هەموو شێوازەکان تەکنیکەکان بەکاردێنم تا دەگەمە قسەیەکی واکە ئەو بەڕاستی تەسیری تێدەکا ئەگەر لە ڕێ منەوە بوو ئەگەر لە ڕێی کەسی ترەوە بوو دێنێر مەلای کەسی تر ئەیتر ئابە شێوازە تۆ دەبێ هەموو شێڕێگاکان بەکاربێنی بۆ ئەوەی کە کەسی بەرامبەر لەم هەڵانە بگەڕێتەوە تاکە ڕێگا کە نابێ لەم خێزانەدا بەکاربێ کە زۆر خەتەرە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە کێشەی ئیهمالکردن و توندوتیژی نواندنە بەرامبەری و دڵپیسیکردنە لێ و بە دوادا چوونە و مراقبەکردنیەتی ئەمە کێشەکە گەورەتر دەکا کە زۆربەی خێزانەکان کە دێنە لای من ژنەکە لە پیاوەکە دڵپیسە پیاوەکە لە ژنەکە دڵپیسە و ئەوە کێشەکەی هەر گەورەتر کردووە ڕۆژ بە ڕۆژ ئازارەکە گەورەتر دەکات یعنیان شەڕکردن و توندوتیژی دەبێت ئەوان لەو شتە بگەڕێنەوە ئەو ڕێگایە بەکار نهێنن چونکە لە ڕێگەی توندوتیژیەوە زیاتر خیانەت دەکا بەنهێنی لە ڕێگەی شەڕکردن لەگەڵی زیاتر ئیهمالت دەکات زیاتر لە دڵی خۆی دەتباتە دەرەوە یعنی ئەوانە هەموو ڕێگای هەڵن کە نابێ قەت لەو خێزانەدا بۆ چارەسەرکردنی کێشەکان بەکاربێن بەڵێ سپاس بۆ خات و کوردستان ڕسوول نووسەر و پەروەردەکار کە ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بوو بە ئومێدیەوەی کە هەموو خێزانەکان دووربن لە کێشە و گرفتی گەورە چونکە ناکرە بڵێن دووربین لە گرفت هەمومان تووشی کێشە و ئارەشا بینەوە
ومێدەکەین کە سووتان لە تەورەکە بینی